سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز و خۆشەویست دووبارە خەڵاتی دیمەن گەڕایەوە بە کۆمەڵێک پرسیار و خەڵاتی تایبەت بەو هیوای زۆرترین کەس بتوانن پرسیارەکان بزانن و ببنە خاوەن خەڵات. ئێستا دەچین دەپرسین بزانین کێ وەڵامەکانمان پێدەڵێت و دەتوانێت خەڵاتەکان ببات. لەگەڵمان بن با بڕێک. سڵاو سپاس باشی خۆشبی ناوی بەڕێزە ڕانیا ڕانیا بەڵێ ڕانیا ئەو کێ بناوە خۆشی لێ ناوی باگووە دەی تەمەند درێژ بێ ئیشەڵڵا نا باگ هەمر خی ئەمری خی کردووە بەداخەوەین خوا لێی خۆش بێ ئیشەڵڵا جێگەی بەهەشتە زۆر سپاس دەکەم. خەڵکی کوێی بەغدا خەڵکی بەغدای عەرەبی ئەوە چۆنە لە عەرەبی بەڵێ ئەوە چۆنە کوردیەکەت زۆر باشە دیارت عەرەبیەکەش ئێستا سەتاسەتە سەتاسەت نەنا بڵێ هەفتا لەسەر سەد زۆر باشە. لە بەغدا ژیاوەنیان لێرە دەژین ناوەڵە تقریبا 16 ساڵ ئێمە لە هەولێر زۆر باشە زۆر باشە سەرکەوتوو بن بەختەوەر بن بەیەکەوە لە شتان ساق بە ئێوە چۆنە هاتوویتە ئێرە؟ وەڵی تۆزێ هاتین بۆ شیای ڕەمەزان بکرین زۆر باشە دیارە پێش ڕەمەزان خۆ ئامادە نەکردووە وەڵە نەهاتین بەڕاستی ئەسعاری ماشەڵڵا زۆر بەرز بۆ ئێستا بۆ کار چێ لە ڕەمەزانە ئاوا سعرەکان بەرز دەکەنەوە؟ وەڵی نازانم یعنی بەدەستی حکوومەت بەدەستی ئێمە نیەوە نیە داواکاری چییە؟ وەڵی ئەڵێم تۆزێ بە نازم بە کوردیەوە چۆن پێڵێم بەس بە عەربی ئەڵێن شوية خلي يباعون على الفقير يعني اللي عنده راتب شهري يقدر يشتري بس اللي ما عنده راتب لا يعني تۆزێک چاویان لە جاران بێ لە کاتی خۆیان معاش و موچەکانیان پێ بدرێت بۆ ئەوەی بتوانن کە ژیانی ڕۆژانەی خۆیان بە تەواوی بەڕێ بکەن و بە ئاسانی بەڕێ بکەن. ئێمەش بەو هیوایین خاتونگیان لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ الحمد لله یاخوا باشبی هەر خۆت هاتوویتە ئێرە؟ والله خمو أما جني برامة جني براتە براژنت براژنە زۆر باشە. برادری لەگەڵ براژنت؟ ئەرێ والله علاقتمان زۆر باشە الحمد باشە الحەمدولillah. برام خۆی نییە بەڕاستی خزمی پیاوە گەمە بەس خۆی عەزیزە لای منە هەر وەکو برامە. خوا لە یەکتان نەکات تەمەند درێژ بن ئیشەڵڵا. ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە بۆ بەڕێزت مەتەڵەیەکە پرسیارێکتان لێکەین وەڵامەکەیتان زانی دەبنە خاوەن خەڵات باشە؟ باش چۆن تێنەگەشتن مەتەڵە ئەگەر مەتەڵەکە وەڵامەکەیت زانی دەبیتە خاوەن خەڵات. والله نازانی نازانی؟ ناوەڵڵا من شتێکت پێڵە مزانم ئەزانی؟ وەکو شیرینە هەنگوین نییە تاڵە ژەهری مار نییە لە بەحرایە ماسی نییە. یەک دقە شیرینە هەنگوین نییە حلو بس مو ئەثەر اي مو عسل يتر تاڵە مر بەس ژەهری مار نییە. جهري مارنية نازانم عەرەبی نازانم منش ئەم کەلیمەی بەڕاستی نازانم. زۆر باشە شتێکی خۆشمان پێشکەش ناکەی؟ ناوەڵە ئەوەی لەگەڵتان قسەم کرد ئەوە بای هەمووی دنیا طبعاً بۆ ئێمە هەموو شتێکە ئێمە زیاتر چاوەگەمی زۆر سپاس و ڕەمەزان مبارەک لەسەر هەمووی خەڵکەگە و زۆر سپاس بۆ تۆ خۆشحاڵ بووین. سڵاو لێبێ؟ لا شكرا. عربي؟ وي عربي. كردي نازاني؟ لا كردي نزانم من كردم ولا كردي نزانم. بوشي؟ خلق جنوب. خلق جنوبي؟ واسط كوت. واصل. أي لهولير داجيني على واسط. لا ساكنين هنا لا ساكن أربيل؟ اي أربيل بهافلان. شكرا ممنون. شكرا. ممنون. مع السلامة. حالا ئاکرێ بە قەلیە بەناو بانگە قەلیە. بەڵێ ڕاستە. ئەو قەلیە چۆن دروست دەکەن؟ هیچ زانیاریت هەیە دەربارەی ئەو قەلیەیە؟ وەڵاهی بەخۆیش قەلیەی ئاکرێ کو بڵێن ئێستا بەو ئەخیریەی بڵێن دەنگیدەوە بەخۆ ئانی کو بڵێن دەتوانم بڵێم ئەوە 10 ساڵم لە هەولێر دەژیم بەس پێش ئەوەی بێم بۆ هەولێر
ئەو قالیە ئەگەر نیورانانم نەم خوار بە بەر هەستم دەکە شتێک بووم بووە ئەگەشتی شوون ینی ئیلا ئەگەر لە ماڵ شتێکی خوشیان دروست کرد بە ئەو قالیە پێشتر دوکانێکی زۆر بچووک بوو لەوانە ئەگەر بچوو بۆ ئەوێن دەر بتگوت بە ناچم مێرە خواردن بخۆم بەڵام ئەگەر بتزانی بە چیان کەسێکی گەورە ئەوەی دەیزانی چیان بەرپرس بوو چیان کەسێک ناودارەکانی ئاکری بوون هەموو دەچوونەوێن دەرێ لەکن کاک حیدەری خواردنی لەکنەوی دەخوار بەڵێ بەڵێ باشە ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە مەتەڵە باشە هیوادارم وەڵامەکەی بزانیت و بێگومان خەڵاتمان ئامادەیە بۆ ئەو کەسی کە وەڵامەکەی دەزانێت کە هەناسە وەردەگرێت دەمرێ کە هەناسەی وەرگرت زیندووە کە ئاوی خوارد مردووە کاناسەی وەرگرت زیندووە کاوی خوارد مردووە ئەکلێنێکسیە نا وەک هاوکارێک بێت ئەڵم بیگۆڕە بەڵێ پێم خۆشە ببیرە خاوەن خەڵات زۆر دەمێکە ڕامگرتویت و پرسیارم لێکرد دیارباری ئاکری ڕەنگین نا ئاسایە ئازەکەم بە کەسێکی تر ئاسەیە ئەتر ئاسانکاریەکە چوون پێم بڵێ ئاسانکاریەکە ئەو بوو کە پێم وتی بیگۆڕە بیگۆڕە ئێتەوە بیگۆڕە نا یعنی وتم وەڵامەکەت بگۆڕە وەڵامێکی ترم بەرەوە وەڵامێکی تر بدەمەوە وەڵڵاهی تر کاوی ئەخوا ئەمرێ کە کە هەناسە ئەیات ئەژی دەمرێ کە هەناسە دەیە لێم تێکجو بنیش کە هەناسە وەردەگرێ زیندووە کە ئاوی خوارد مردووە کاوی خوارد مردووە واللهی زوو لە مەتاڵ شێرە جەیم نییە ئەگە پرسیارەکە زیاتر زانستی بە باشتر دەبوو بەڵام دیارە بەخوای ناتوانم شتێکی دیکە وەڵام دەما وتم کلێنکسە ئەگەر کلێنسیش نەبێت نازانم زۆر زۆر باشە زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت خۆشحاڵ بووین هیچی خۆشمان پێشکەش ناکەی واللهی چ بڵێم ئینشەڵا ڕەمەزانێکی خۆش بیت بە سەر هەموو گەلی کورد و کوردستان ئینشەڵا بڵێن پێمان نەخۆش بنازم لە ئێستا شتێک مازانی کە هەولێر بەبەر هەندێک موشەکەوت حالیان لێ دقەی پێم خۆشیش نەبوو ئێستا لەو کەناڵ لە ئێستا لەو دقەیە باسکەم بەڵام ئینشەڵا نەحەزان ئەوانەی حەزیان دەکەن ئەو ئارامیە لە ئێمە بشێوێنن کە ئەمەی تێدا ئێستا بەرقەڕارین هەست دەکەم یعنی لێرەوە پەیامێکیان لە بنێرین کە هیچ کاتێک کوردستان بە هیچ ناحەزێک و بە هیچ کەسێک تێک ناچیت ئینشەڵا سەرکەوتن بۆ ئێوە و گەلی کورد و پێشکەوتن و بۆ هەموو لایە سلااو لێ سلامەتش باشی سلامەت ناوی بەڕێزە محەممەد کاک محەممەد چ دەکەی لێرە وڵی بۆ پیاساتوە هەر بۆ پیاسە لەگەڵ ڕەمەزان چۆنی لەخوا بزیاد زۆر باش ئەی شەوان خۆشە دەرچوون کە لە دوای فتارەوەی نەدەرەوە لەگەڵ بەرادرانە پیاسە دەکەن ئەرە لای خۆش پیاسێکی زۆر خۆش زۆر باشە هەر لە خۆشیابیت ئیشەڵڵا زۆرترین کات لەگەڵ برادەرەکان تا بەسەرەوەیان لەگەڵ خێزانەکەت وڵی لەگەڵ خێزانەکەم زۆر باشە خێزانەکەت هەر سەلامەت و ساغ بن و بمێنن ئیشەڵا بۆت شتێکی خۆشمان پێشکەش ناکەی چی بڵێ حەز لە چییە خۆ زیاتر گرنگی بە چ لایەنەکەیت بەهرێکی تایە وڵی برێم بەهری چی تیابی لار گۆرانیە و گۆرانی باشە حەز لە دەنگی چ هونەرمەندێکە فەرازیرەک فەرهاد زیرەک دەتوانی گۆرانێکی فەرهاد زیرەکمان بۆ بڵیتەوە فەرموو باڕۆی مندا هەموو کاتێ ئاچۆرێنێ وشای خۆشی گوڵمدایە دێ بۆ دیاریار بۆ بینینێ دای پەرۆشم دەڕەنجێنێ دەسووتێنێ ئەم هیوایە ئەم هیوایە گەرچی ساتێ دڵخۆش نەبم بۆ بینینێ دای پەرۆشم دەنگ خۆش دەست خۆش بەرنامەی بەشداری لە هیچ بەرنمەیەکی دەنگ خۆشی و گۆرانی وتنان نەکردووە ناوڵ بۆچی؟ وڵی حەزمێنەوە وڵا دەنگت خۆشە زۆر باشە ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان لە بەڕێزت هەیە پرسیارێکمان مەچەڵێکە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵات و بۆ خۆت لەم مارکێتەیە یەک دنیاشتی خۆشەکڕی باشە کە هەناسە دەدات زیندووە کە ئاوی خوارد مردووە هەناسەی وەرگرت زیندووە کە ئاوی خوارد مردووە کە هەناسەی وەرگرت زیندووە کە ئاوی خوارد مردووە
ماسی بەڵێ دڵنیای بەڵێ نایگۆڕی ناوەڵ نایگۆڕ بەداخەوە وەڵامەکە ڕاست نەبوو بەڵام مادەم دەنگە خۆشە گۆرانێکی خۆشت بۆ وتم پرسیارەکەت بۆ ئەگۆڕم هەروەها ئەبێ گۆرانێکی تریشم پێشکەشکەی باشە وڵی نازانم حەزت لە کیترە دەنگی کیتر وڵی ئەس فەرازیرەکە بەس ئەو ئەی لەم هونەرمەندە تازانە حەزت لە دەنگی کەس نییە ناوەڵە باشە دەیەڵە گۆرانێکی تری فەرهاد زیرەکەم بۆ بڵێ باشە منیش پرسیارەکەت بۆ ئەگۆڕم دوای ئەوە ئای وەی بێری هاولێری نەکێ بەجێم بێڵی ئای وەی بێری هاولێری نەکێ بەجێم بێڵی لێگەڕێ بابیان گێرن سێوای لاقەی تۆ بە ئەی بۆوات کرد بۆ ئەخ بۆوات کرد بۆ ئای وای بێری هەولێری ئەیدەنگ خۆش دەست خۆش زۆر باشە پرسیارەکەت بۆ ئەگۆڕم بۆ هیوای بتوانی ببیتە خاوەن خەڵات هەتا سەری نەبڕی قسە ناکات هاتە سەری نەبڕی هەتا سەری نەبڕی قسە ناکات مەڕە مەڕە بەڵێ ئێ باشە مەڕ سەر بڕی چۆن قساکە هێدی نازیڕێنێ ئەوە کەی قسێ بزیڕێنێ قسەیە چۆ ماچ فەرقیتی ناوەداخەوە وەڵامەکەت ڕاست نەبوو زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن دەنگ خۆش بە هیوای سەرکەوتن و ئایندەیەکی گەشت سپاس زۆر زۆر سپاس. سپانم دەچینە لای هاوڵاتیانی تر و پرسیاریان لێ دەکەین بۆ هیوایی بتوانن وەڵامی ڕاستمان بدەنەوە و خەڵاتەکانی پرۆگرامی خەڵاتی دیمەن بۆ خۆیان برن لەگەڵمان بن ئەچینە لای ئەو بەڕێزە باشی ناوی بەڕێزە شعبان کاک شعبان ئەو گوڵە جوانە ناوی چیە ئاردا ئاردا ئەی قوربانی بم ئەتوانم بیکەمە باوشم سەرچاوە باشە ئارداگیان وەرە ئەم گوڵە جوانەشمان بۆ پیشان بن بە بینەرانی خۆشەویستیش ئەم گوڵە جوانەی ئێمە ببینێ ماشەڵڵای لێبێ تەمەند درێژ بێ هەر ساغ بێ خۆی گەورە لێتان نەسێنێ ئەوە چۆنە لەگەڵ ئەم گوڵە جوانەیە هاتوون دایکی کووە دایکیۆڵە پیاسەیت گەلێرە زۆر باشە هەر ساغ بن ئیشەڵڵا بە خێر بێن سەرچاوان بۆ ئێرە لەگەڵ ڕەمەزان چۆنن باشن حەمدولیلا باشە یعنی خۆشترۆی خوا باش بن هاتوون چی بکڕن وەڵام پیاسەی بکەم ماوەدی ڕم بوو ڕەمەزانی بوو پاشیوا بوو فتاریە چێت دەمێ بکرم زۆر باشە خەڵکی کوێن دیاربەکر تورکی دیاربەکر تورکی ینی کوردی باکوورنە کوردی باکوور سەرسەر و سەرچاو کورد لە هەر شوێنێکی جیهان بێت هەر کووردە و هەر کوردستانیە وایە درست ڕێزمان هەیە بۆ تەواوی کوردانی باکوور سەرچاوە سپاس دەکەم ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە مەتەڵا بۆ بەڕێزت بەو هیوایی وەڵامەکە بزانیت و ببیتە خاوەن خەڵات چییە ئەوە دەوێت دێ قسەمان بۆ بکە تەمەند درێژ بێ ئیشەڵڵا مەتەڵێک هەیە پرسیارێکە لە بەڕێستی ئەەکەم بەو هیوایی بتوانن ببنە خاوەن خەڵات هەتا سەری نەبڕیت قسە ناکات تا سەری نەبریت قسە ناکات نازانی ناوەڵا سەری نەبری قسە ناکرد ناوەڵا نەزان سلااو لێبێ سلااو فەرموو باشی باشم سپاس تۆ چۆنی باشم سپاس تۆ چۆنی چی بکەم تۆ پرسیاتر ناکەی ئێمە لەکنێتەوە تو پرسیارکە باشە گاڵتە لەگەڵەکەم حەزم کرد پێ بکەنی ناوی بەڕێزە حوسێن کاک حوسێن تەمەنە چەند ساڵە 20 ساڵم 20 ساڵی باشە بەچیەوە خەریکی ڕۆژانە لێرە دەوام دەکەیت تەواوی ڕۆژەکە یان کاری تریش دەکەیت زارێ هەر لێرکانم و خوێندنیشم ماوە ینی هێشتا دەخوێن واتە دەخوێنیت و ئیشیش دەکەیت زۆر باشە سەرکەوتوبی سپاس دەکەم سپاس دەکەم گیان لەگەڵ ڕەمەزانە چۆنن بە ڕەمەزانانە بە ڕۆژەکەیان بە شەوەکەی ئێرە قەرەباڵغ دەبێت عادەتەن دوای فتار خەرک دێتن ینی دوای بانجی ئێوارە و عیشا قەدەباڵغ دەبێت زۆر باشە زۆر قەرەباڵغ دەبێت کەم قەرەباڵغ دەبێت بەخوای حەسەب ڕۆژە بۆ نمونێستە پێشەمانە جومعان خەڵکی باش دێ ینی دەبۆشت کڕین و ئەوانە زۆر باشە ئێوە لێرە
مشتریەکانتان زیاتر کووردە یان عەرەبەکە سەردانتان دەکات واتە کورد زیاتر حەزی لەم بابەتانەی ئێوەیە یان عەرەب؟ بەخوای دەتانم برێ مشتری هەردوو لامان هەیە و زیاتر عەرەبیش. زۆر باشە. هۆکاری چییە کە مشتری عەرەب زیاترە لە هەموو دوکانەکانە کە پرسیار دەکەم زیاتر دەڵێن مشتریەکان عەرەبن. هۆکار چییە بۆ کوردەکەی خۆمان شت ناکڕێ؟ وەڵاهی برێم چە قەیرانی دارایە و قوڕ بەسەری ئەو میلەتە و ئیدیانی عەرەبەکان چ هەمعاشتیان باشە و ئەمەش زۆر باشە. باشە ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە مەتەڵە ئەوش مەتەڵەکە ئەوەیە کە هەناسەی وەرگرت زیندووە کە ئاوی خوارد مردووە. کە هەناسەی وەرگرت زیندووە کە ئاوی خوارد مردووە. نازانم. شتێک بڵێ یارمەتی تێم؟ بەشەر بەشەر؟ بەرێ یعنی بەشەر ئەگەر ئاو خوا دەمرێ نا ئەوە کووەیە. ئێستا تۆ ئاو بخۆیتەوە ئەمری؟ نا بەس عکسەوە ئاو نەخۆیتەوە ئەمری. ئەکید وایە ئۆزای مەقسەد خنکانە. نای بەڕێز ژینۆ ژینۆ نای دایکی منە ڕێز و سڵاوم هەیە بۆ دایکم چاوی ماچەکەم زۆر سپاس بۆ تۆش بۆ ئەو ناوە خۆشەش مەمنوو بە چیەوە سەرقاڵی؟ لێرە ئیش یەکەم کارماندۆ زۆر باشە. لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ ئەلحەمدولله باشین باشبی ئیشەڵڵا. زۆر سپاس. بازار چۆنە لە ڕەمەزانە؟ لە تاو پێشتر کەمێک زەعیفترە بەس هەر باشە. هەر باش بێ ئیشەڵڵا. خەڵک دوای فتاریەتە ئێرە؟ زیاتر دوای سەعاتدا ئاوە یەنە دەرەوە. زۆر چاکە. ئەی حەز لە چ ڕەنگێکە ژینەوە؟ هاوکاری مەگە قۆپی مەگە کورە بە خۆم بڵە خۆم هاوکاری دەکەم دەفێ بڵێ. باشە شتێکی خۆشمان پێشکەشکە؟ والله لەو کاتە دایت خۆش نازانم پرسیارێکی پێشتر ناکرێت. باشە پرسیارەکەت بۆ ئەگۆڕە. شیرینە هەنگوین نییە تاڵە ژەهری مار نییە لە بەحرە ماسی نییە. زۆر ئاسانە. شیرینە تاڵ نییە. شیرینە هەنگوین نییە تاڵە ژەهری مار نییە لە بەحرایە ماسی نییە. ئەوش نازانم. ئەوش نازانم؟ ئەبێ شتێکی خۆشمان پێشکەش. ئیتی خۆشم پێێنێ لەو کاتەیە. ئەوە هەر هاتم پرسیاری لێ بکەم بەڵام پێش ئەوە خۆی شیرین کرد و شیرینیە پێم دەستە خۆش بێ. سڵاو لەبێ؟ سپاس دەکەم دەستی تۆ خۆش بێ نای بەڕێز؟ دەستەکار خۆش بێ. سپاس دەکەم. ناوت چییە؟ مبارەک. کاک مبارەک مانگی ڕەمەزانە لێ مبارەک. وەیە وەچی ئەوە یعنی ناوچیە مبارەک ڕەمەزان مبارەک ئەوە وایە باشە ناوداربی ناوەکە زۆر خۆشە. لە ڕەمەزانە بازارتان چۆنە؟ وەڵڵا بازار کەمە یعنی هیچ نییە. خەڵک لەم بابەتانە نابە بۆ پارشێ و ئەلەم بابەتانە بۆ پارشێ و بۆ بەربانگ نایبە؟ یعنی بازارتان باشە؟ بازار کەم هەیە نییە بەس
ئێوارەی هەیە یعنی شەوەی ئەهۆ سەعەتدا دەونی و زۆر باشە واتە ئێواران بازار باشە زۆر چاکە ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە مەتەڵە لە بەڕێستی دەکەم بەو هیوای بتوانین ببیتە خاوەن خەڵات باشە دەستەکار خۆش خۆش بیکان پرسیارەکەمان ئەوەیە هەتا سەری نەبڕیت قسە ناکە هەتا سەری نەبڕی قسە ناکە ئەی باشە ناوەڵە من کوردی کەمە کوردی نازانی کەم دە باشە مادەم کوردی نازانی چه زمانێک دەزانی وەڵا هیچ نییە چ زمانێک دەزانی گوێ لە چ گۆرانی بێژێک دەگری ئەمن گۆرانی چێ چ زمانێک دەزانی وەڵا نازانم عەرەبی دەزانی دە باشە گۆرانی کە عەرەبیم بۆ بڵێ گۆرانی عەرەبی وەڵا حەزت لە دەنگی کێیە یعنی چ بکەم ئەوەی گۆرانی لۆ سەیف نەبیلی یاڵا بۆمان بڵێ نابی با دەبێ بۆم بڵێ نابی وەڵا کوردی نازانی با چۆنی سەرچاو باشی سەلامەت بی ناوی بەڕێزە قاسم ئەحمەد کاک قاسم خەڵکی کوێی بەخۆ خەڵکی ڕوانزم بەس لێرە لە هەولێر دانیشم ئەو چۆن هاتوونەتە هەولێر دەمێکە یان ژەماوەیەکی زۆرە زۆر باشە بە خێربێن سەرچاوان ئەی هەر خۆت هاتوویتە ئێرە ناخۆم و خێزانیشم و منداڵە ئەی بۆ خێزان باڵ ناکەیتە لامان واللهی وارێ زەحمەتە نازانەوە خەریکیش بانی کە پرسیارتان لێەکەین دەبنا خاوەن خەڵات ئیشاڵڵا ئیشاڵڵا فەرموو باشە لەگەڵ ڕەمەزان چۆنن الحەمدوللا لەخوای بەزیادی یاخوا هەر باش بن ئەوە چۆنە هاتوونەتە ئێرە بۆشت کڕین هاتوون یان هەر بۆ پیاسە ناوەڵە بۆشت کڕین هەندێکمان زلمان بۆ منداڵەکەم کڕی کچەکەم گەو دوو کچای لەگەریتن ئەو دەشتی دیکەش بسامەوە لێ درانە بسام میسکیان دەوێیان زۆر باشە پێش ڕەمەزان دیارە بازاریتان نەکردەوە ئێستا هاتوون شتەکڕن بەرەوە لە بۆ خواردن شتیوان نەکڕیمانەوان ئێستاش بۆ جلوبەرگاتن زۆر باشە جلوبەرێک بۆ جژن ئامادە دەکەن بەڵێ چ زووجارە پەلەتانە مەخوا ئێستا باشترە دوایتر بە پەلە پەلە قەرەبارغت لێبی ئێستا زۆر ئەوەکە زۆر باشە دەستان خۆش بە ئیشێکی باش دەکەن هەر سەرکەوتوو بن و هەر بەخۆشی بێنە دەرەوە ئیشاءالله ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان ئامادەیە مەتەڵا ئەگەر وەڵامەکە بزانن دەبنا خاوەن خەڵات باشە ئینشاءالله فەرموو هەتا سەری نەبڕیت قسە ناکە هەتا سەری نەبڕی
لەگەڵ